بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سەرجەم هەڵبژاردنەکان یاریمی کوردستان کورسیەکانی یەکێتی و پارتی کەمی کردووە با بڕوای شارەزانی هەڵبژاریش دەگەر لەم هەڵبژاردنە زۆرترین خەڵک بەشداری بکات گۆڕانکاری گەورە بەڕێوەیە. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر هەورامان حەمە شەریف ئەندامی پەرلەمانی کوردستان و ماردین ئیبراهیم مامۆستایی زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. وێڕای ئەنجامدانی ساختەکاری لە تەواوی ئەو هەڵبژارنانەی لە هەرێمی کوردستان بەڕێوە چوون. بەردەوام دەنگی یەکێتی و پارتی کەمی کردووە و قورساییان کەم بۆتەوە. ئەمەش ئەومان پێڵێت هاوڵاتیان متمانیان بەم هێزانە نەماوە بۆ حکومڕانی. لە یەکەمین هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 1992 بەڕێوە چوو پارتی و یەکێتی توانیان 100 کورسی پەرلەمان بەدەست بێنن. دوای ئەنجامدانی خولی دووەمی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2005 کورسیەکانی پارتی و یەکێتی بۆ 77 کورسی کەمی کرد. کاتێکیش لە ساڵی 2009 هەڵبژاردنی خولی سێمی پەرلەمانی کوردستان ئەنجام درا ژمارەی کورسیەکانی هەردوو پارتە دەسەڵاتدارەکە بۆ 59 کورسی دابەزی. لە دوایین هەڵبژاردنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستانیش نیگەرانیەکانی خەڵکی کوردستان بەرامبەر هەردوو هێزەکە زیادی کرد و ژمارەی کورسیەکانیان بۆ 56 کورسی کەم بووە. واتە لە ساڵی 1991 تاوەکو 2013 ژمارەی کورسیەکانی پارتی و یەکێتی لە 100 کورسیەوە بوو بە 56 کورسی. بە بڕوای شارەزایانی هەڵبژاردنیش ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە 30 ئەیلول بەشداریەکی کارا بکەن و زۆرترین هاوڵاتی بچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان، ئەوە ژمارەی کورسیەکانی پارتی و یەکێتی کەمتر دەبێتەوە بۆ لە 150 و ناتوانن بە تەنیا حکومەت پێک بێنن. بەرزی ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە پرۆسەی هەڵبژاردن و وێڕای ئەوەی گۆڕانکاری دروست دەکات لە هەمان کاتیشدا ڕێگری لە ئەنجامدانی ساختەکاری دەکات. کەمبوونەوەی کورسیەکانی پارتی و یەکێتی لە هەڵبژاردنەکاندا لە کاتێکدایە دەسەڵاتدارانی هەرێم لە ماوەی 27 ساڵی ڕابردوو کار لەسەرەوەکەن هاوڵاتیان لە پرۆسەی گۆڕانکاری و هەڵبژاردن بێئومێد بکەن کەچی لە کاتی هەڵبژاردن دەست دەکەنەوە بە پێدانی بەڵێنی بێبنەما و دابشکردنی پارە و چەک و ئۆتۆمبیل و زەوی. بە بڕوای شارەزایانی هەڵبژاردنیش بێئومێدبوونی هاوڵاتیان لە خزمەتی دەسەڵاتدارandایە و تەمەنی حکومڕانیان درێژ دەکاتەوە. بەردەوامی ئەم حکومڕانیەش واتە درێژەدان بە سیستەمی پاشەکەوت و ناشەفافیەتی نەوت و بێئاوی و بێکارەبایی. بە بڕوای چاودێرانی سیاسی خەڵکی کوردستان لە بەردەم دوو بژاردەدایە تەسلیم بوون یان بەردەوام بوون بۆ گۆڕانکاری لە ڕێی هەڵبژاردنەوە. بۆیە بەشداری زۆرینەی هاوڵاتیان لە پرۆسەی دەنگدان وا دەکات بێتەمایی گۆڕانکاری گەورە، بەڵام کاتێک کەمترین خەڵکی ناڕازی بەشداری دەکات گۆڕانکاری لاواز دەبێت. جارێکتر سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێرمێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر هەورامان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، پێتان وایە چەند ڕێگە هەیە بۆ گۆڕانکاری و باشین ڕێگە بۆ گۆڕانکاری لەم قۆناغی ئێستا چی؟ بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على رسوله الأمين محمد وآله وصحبه أجمعين. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ میوانی بەڕێز، سپاس بۆ بینەرانی عەزیز و خۆشەویست. دیارە لە ڕاستیدا پرۆسەی ئیسلاح و پرۆسەی چاکسازی و پرۆسەی تەغییر و گۆڕانکاری هەم لە مرۆڤەکان وەکو تاک و هەم وەکو خێزان و هەم وەکو مجتەمع و وەکو بەڕێوەبردننی وڵات و سیستەمی حکومڕانی لە وڵات و چاکسازیکردن لە دام و دەستگاکانی بەڕێوەبردننی ئوموری خەڵک بەگشتی کە لە ئیسلامە پێی وترێ سیاسی شەرعی. ئەم پرۆسەیەک نییە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژێک و سێ ڕۆژێک، پرۆسەیەکی بەردەوامە بەڕاستی و ڕێگاکانی ئەتوانم بڵێم بەپێی قۆناغەکانی ژیان و بەپێی هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی لە هەر وڵاتێکەوە لە هەر هەرێمێکەوە بۆ شوێنێکی تر دەگۆڕدرێت. بەڵام ئێمە بەنسبەتی هەرێمی کوردستانی خۆمانەوە سیرکەین. دیارە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەزانین کە ئەوە لە چارەکە سەدەیەک تێپەڕی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کە کورد خۆی بەدەستی خۆی لە
بەشێک لە کوردستانی گەورە حکومڕانی ئەکات لە ڕاستیدا وەک عەرە بەڵێ غەنیون عن التعریف ئەوەندە وەکو بێژنگ وایە ئەوەندە کونیتیایە کەس ناتوانێت پینەی بکە ئەم شۆڕشی چاکسازی و تەغیر و چاکسازیکردنە بەتایبەت لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئێمە ئەگەر بمانەوێ واقعی هەرێمی کوردستان بخوێنینەوە تۆ لە ڕاستیدا کورتی بکەینەوە بە دوو جۆر ئەتوانی گۆڕانکاری دروست بکەیت بە دوو جۆر ئەتوانی ئەمانەی کە ئێستا لەسەر حکم و وڵات و مەملەکەتیان بەدەستە و ژێر زەوی و بنزەویان بەدەستە و علاقاتیان بەدەستە و پارەیان بەدەستە و نەوتیان بەدەستە هەموو شتێکی وڵاتە بەدەست ئەوانە یا مۆتابێت دەستبەری بۆ چەک عملەیەکی عسکەری بکەیت کە ئەمە لە ڕاستیدا تاقی کراوەتەوە لە هەرێمی کوردستانە چەندین جار شەڕی براکوژی و هەر لە شەستەکانەوە کورد ئەوەندەی کورد بەدەستی یەکتریان کوشتووە یەکتریان دەربەدەر کردووە یەکتریان قڕ کردووە لەوانە دوژمنەکانی کەمتر دەستی چوو بێتە ئەو ڕێژەیە ئەو ئاستە ئەمە ینی شتێکی تەجربەکراوە کە غێری ماڵوێرانی و دەربەدەری و هەتی و بوون و بێوەژن کەوتن و وڵات تەدمیرکردن بەڕاستی شتێکی وای بە دوای خۆیان نەهێناوە بە حەقیقەت دەمێنێتەوە ئەوەی کە پێ ئەوتری ئەمڕۆ عەمەلیەی سیاسی کاری مەدەنی و کاری سیاسی کە ئەوەش هەر تەوژمێک و هەر حیزبێک و هەر ڕەوتێک ئیشی خۆی ئەکات لە ناو جەماوەرە دواتر لە هەڵبژاردنە لە ڕاستیدا بەروبوومی هەڵوێستەکانی خۆی و بەروبوومی کردارەکانی خۆی ئەچنێتەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە لە ڕاستیدا هەرچەندە دەسەڵاتداران بۆی ئەو هەموو تەزویری بەلێشاوەوە کە ئەیکەن و بەهۆی ئەو خەلەلەی کە هەیە لە ناوی دەنگدەران و کۆمەڵشتی دیکە کە دوای ئاماژەی پێەکەین خەڵکیان تا حدێ بە بەرنامە وا ئەکەن کە خەڵک بێهیوا ببێ لەم عەمەلیەشیان لەمەش بێهیوا ببێت چونکە هەنگاوی زۆریان نا بۆ ئەو بابەتە لە ڕاستیدا هەنگاوی زۆریان نا بۆ ئەوەی کە دام و دەستگاکان سووک بکرێن بەتابەت پەرلەمانی کوردستان سووک بکرێت بە زۆرە خەڵک سێقەی پێ نەمێنێ بەڵام لە ڕاستیدا مرۆڤی بەهیمەت و مجتەمەعی بەهیمەت و قەومی بەهیمەت و ئەوەی کە سەیری ئاسۆ ئەکا و ئەوەی کە بەردەوام ئەم پرۆسەی گۆڕانکاری و ئیسلاح لە ناخیا هەیە بە هیچ جۆرێک بێهیوا نابێت بەڵکو هیوای زیاتر ئەبێت بەڵکو بۆ ئاسۆ ئەڕوانێ بەڕاستی بۆ مستەقبەل ئەڕوانێ بە کورتیەکەی گۆڕانکاری بە عەمەلی مەدەنی ئەمڕۆ باشترین حەلە لە هەرێمی کوردستان سپاس دەکەم مامۆستا جەناب شت بەخێر بێ بەڕێز تاوڕای کە تا ئێستا لە هەرێمی کوردستانە هەڵبژاردن باشترین دەواازەیە بۆی کە گۆڕانکاری بکرێ بۆی کە ژیانی خەڵک بگۆدرێت زۆر سپاس بۆ دەرفەتە بۆ جەنابەت بۆ سپاس بۆ مامۆستاش جارێ بۆ چوونی من هەر پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نیە ئێمە بۆ کردەی گۆڕانکاری لە دنیادا دوو ڕێگە هەیە ڕێگەیەکیان ڕێگەی گۆڕانی ڕادیکاڵ و بنەڕەتیە لە سیستەمی سیاسیدا کە بە تعریف شۆڕشی پێڵێن و گۆڕانیشیان گۆڕانێکی پلەپەپلە و هێواشە و جۆرێکە لە ڕیفۆرمی لە بەهێواشی چاکردنی دام و دەستگاکان و نیزامی سیاسی لە دنیادا فکری شۆڕش ئێستا فکرێکی مەرغوب نییە لەبەر ئەوەی بە شێوەیە ئەگەر لە سا نەوەتی ئەو ئەزمونانی کە بە شۆڕش گۆڕانکاریان بەسەرا هاتووە ئەزمونێک بوون کە توندوتیژی زۆریان بە دوای خۆیان داهێناوە و گۆڕانی ڕادیکاڵ لە کۆمەڵگادا ڕەنگە لە شوێنی قازانجێ بە بەڵام لەدە شوێنتر زیانی هەیە ئێمە بە گۆشت و ئێسقان ئەزمموی شەڕ و جەنگ و نەئارامیمان تاقی کردوتەوە لە کوردستاندا ئەوەی پەیوەندی بە دنیاشەوە هەبێ سیستمی پەرلەمانی مۆدلێکە کە بە تەواوەتی جیاوازە لە مۆدلەکانی تر و ئەگەر لە مۆدیلەکانی شەڕ و ئاژاوەدا منطقی هێز حاکم بێت پەرلەمان لە سیستەمی پەرلەمان لە مەسەلەی شۆڕشە پەرلەمانی بەدەست نێت لە پەرلەمان بە تەواوەتی ئێمە دەکەوینە بەردەم لۆجیکێک و فەلسفەیەکی سیاسی ترەوە ئەویژەوەیە هێزی منطق ئەوەی کە تۆ ئەتوانی بە لۆجیک بە ئەرگومنت هاوڵاتیان ئیقناع بکەی کە ئەو ئەجەندای تۆ کارنامەی تۆ باشترە و ئەتوانێت خزمەتی ئابووری زۆرتر بکات ئازادی زۆرتر بکات دادپەروەری زۆرتر بکات بە شێوەیەکی گشتی بۆ چاکەی گشتی باشترە
کەواتە فکری ریفۆرمی هێواش کە پەرلەمانە لە دنیادا فکرێکی مەرغوبە و کەم شوێن هەیە کە ئەو فکرێ ڕەت بکاتەوە مەگەر دەوڵەتێکی سیستەمکار وەکو کۆریای مەسەلەن باکوور یان ئەریتیریا ئەوانە کە دەوڵەتی زۆر بێزراون زۆر خراپە نەجینە ئەگەر بەڕووکەشیش بێت زوربەی سیستەمە سیاسەکان لە دنیادا تەبەنی فکرەی پەرلەمان دەکەن و تەبەنی فکرەی گۆڕانی هێواش و پلە ئەکەن. باشە بەس ڕەنگە خەڵک بڵێ ئەم گۆڕانی ئەوم فکرێ پەرلەمانی و گۆڕانی هێواش و پلە بە پلەیە سوودی هەیە بۆ هاوڵاتی ڕەنگە بپرسن سوودی چییە بۆ نمونە ئەنجامدانی هەڵبژاردن؟ ئەزانی ئەگەر هەر هاوڵاتێک بڵێ شتە سوودی چیە ئەبێ ئێمە سوودەکەی بەراوردکەین بە ڕێگاکانی تر سوودیان چییە؟ شۆڕش سوودی چییە؟ پرشەپرزەیی و شەڕ و ئاشوب سوودی چییە؟ لەو حاڵەتەیە بەراورد ئەکرێت. بەڵام سروشتێکی هەیە ڕیفۆرم یاخود گۆڕانی پلە بە پلە سروشتێکی هەیە کە درێژخایەنە هێواشە چونکە ئەو درێژخایەنیە ڕاستە پشوویەکی زۆری ئەوێت ڕاستە بە هێواشی نظامی سیاسی باش ئەکات بەڵام ئەو باشیە خێری زۆرترە بۆ کۆمەلگا لەو گۆڕان ڕادیکاڵی کە شۆڕژ ئەیخاتەوە چونکە لە هەناوی خۆیدا شۆڕش و گۆڕانی چەکداری و تونندوتیش هەزاران هێز و گروپ و دەستەی خراپتر دروست دەکات کە نەتیجەکەی کەس نازانێ چی ئەبێت. ئێمە لە هەرێمی نەهر لە هەرێمی کوردستاندا لە 100 ساڵی ڕابردوودا کورد کە شۆڕشی کردووە دژی سیستەمکاری ئیدعای ئەوەی کردو بەرامبەر بە داگیرکەران کە ئەو ئەتوانێت مۆدلێکی حکومداری پێشکەش بکات کە شایستەتر بێ بە ئینسانی ئێمە ئازادی تیا زۆرتر بێت دادپەروەری تیا زۆرتر بێت لەسەر ئەو بنەمای ئێمە هاتین لە دوای ڕاپەڕین پەرلەمان دروستکرا ململانە دروستکە و دوای شەڕی ناوخۆ چیرۆکەکان زۆر باش بەس بەڕێزی سەرڕایەوەی کە بۆ نمونە تەزویر دەکرێت هەڵبژاردنێکی ئازاد و دادپەروان لە کوردستان بەڕێوە نەچووە ئێستا هەڵبژاردن باشترین بژاردەیە ینی بۆی گۆڕانکاری دروست بکەین لە کوردستانە. ئەزانی بە بۆچوونی من بەدیلی هەڵبژاردنێکی خراپ جگە لە هەڵبژاردنێکی تری باش هیچ شتێکی تر نییە نابێت بۆ هەڵبژاردنێکی خراپ ئێمە بیرمان بۆ شتێکی تر بسێت جگە لەوەی کە هەڵبژاردنێکی خراپە هەڵبژاردن باشەکەین پەرلەمان کارانیە نابێ بیرمان بۆ هیچ جۆرە میتۆدێکی تری حکومڕانی بسێت جگە لە حکومڕانی کارانیە ئەبێ کارای بکەین پەرلەمان تەزویری تیا کەم بکەینەوە لە هیچ هەڵبژاردنێکی هەرێمی کوردستاندا ئەو ستانداردە نێودەوڵەتیانە بە تەواوەتی جێبەجێ نەکراوە کە بۆ ئەوەی ئێمە هەڵبژاردنێکی پاک و پێکردی پێ بپێوین بەڵام هەڵبژاردننی ڕابردوو بێگومان تۆزە جیاواز بوو چونکە بە بۆچوونی من سەر لە نوێ دیزاینکردنەوەی سیاست بوو لە عێراقدا هەر تەزویر نەبوو بەڵام ئەگەر لەم هەڵبژاردنەیە تەزویر هەیە ئەوە ئەبێ کۆمەلگای ئێمە ماندوو نەبێ هێزە سیاسیەکان ماندوو نەبوون و ئەبێ نمونەی تورکیا نمونەیەکی تا ڕادەیەک زیندوو بێت حیزبە بۆ نمونە لایەنگران و ئەندامانی پەرلەمانی هەدەپا هەر هەمویان لە زینداندان کەس ئەگەر بچیتە کوردەکانی باکوور ببینی ئەندامانی هەدەپە ببینی کەس بژارەی ئەوەی کە پەرلەمان ڕەت بکرێتەوە بە تەواوەتی وەک بژارەیەک وەلا بنرێ بیر لە بژارەی تر بکرێتەوە کەس باسیەوە ناکات لە کاتێکدا هەموو ئەندام پەرلەمانەکان لە زینداندا ناڵێم ئێمە بارودۆخێکی باشمان هەیە ئێمە بارودۆخێکی سیستەمکارانەمان هەیە کێشەمان هەیە دام و دەستگاکان بە شێوەیەکی ناشایستە مامەڵیان لەگەڵەکرێت بەڵام هەتا ئێستا ژێماندام پەرلەمانێکمان لە زینداندا نییە و دەوڵەتی فاشستی تورکیا بە شێوەیەکی زۆر توندوتیژ مامەڵە لەگەڵ ئەو هێزانەکە هەتا ئێستا سوڵتەی سیاسی کوردی بە هەر هۆیەک بێت ناتوانێت ئەو بۆ مامەڵە توندوتیژە لەگەڵ ئێمەدا بکات بۆیە بۆچوونی من بۆ شتێکی کورتبینانەیە ئەگەر دوای تەزویرێک یان دوای دوو دەورەی پەرلەمانی خەڵک باسی ئەوە بکات کە ئایا مۆدیلی ڕیفۆرم و گۆڕانی پلە و پەرلەمانی بە کەڵک ماوەیان بە کەڵک نەمەوە باشترین مۆدیلە لە دنیادا تاقی کرابێتەوە ئەم جارش هەڵبژاردنێکی پاکمان بۆ نەکرێ ئەبێ هەوڵدەین جارێکتر هەڵبژاردنێکی پاک بکەین. سوپاس دەکەم دکتۆر سەبارەت بۆی کە ژماری کورسەکانی بۆ نمونەیەکێتی و پارتیمە دەبین لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە 100 کورسی بووە ئێستا لەم خولە ئێستا کە بەڕێژ پەرلەمانتاری 56 کورسیە پێ دوای ئەمە گۆڕانکاری دروست کردووە بۆ نمونە ئەگەر گۆڕانکاریەکە هێواشیش بێ هەڵبژاردن لە کوردستان بڵێ خۆی لە ڕاستیدا تەحەدێک گۆڕانکاری دروست کردووە بەڵام ئێمە تاکو ئێسش ناتوانین بڵێن لە ئاستی پێویستایە گۆڕانکاری جەزری دروست کردوێ بۆ لەبەرەوە یەکێتی و پارتی تاکو ئێسش هەر یعنی منطقی قووەت بەکارهێنن تاکو ئێسەر ئەوان ئەڵێن کاکە ئێمە چەکمان هەیە بینیتان خۆتان بیستان و بینیتان کەوتیان ئێمە ئەگەر تەنا کورسیەکیش بێنین ئێمە تفەنگمان پێ و چەکمان پێە
بەڵام ئەم هێزش تاکەی دەخوا بۆ نمونە ئێمە حکمڕانی زۆر دەبینی کە لە ڕووی هێز و پارەوە زۆر لەوانەوە برس ینی بەقووەتر بەڵام سەربازی مەسلەی ئابووریان بەقووەتر و بەڵام دوازاریش گۆڕانکاری کراوە نەماوە. بەڵێ بەتاکیجا من ئەوە مقدمە بووی کە مەفهومەکەی بڵێم یەکێتی و پارتی بڵێ ینی کورسیەکانیان کەمی کردووە هەر خولێک کورسی ئەوان کەمی کردو بەرەو دواوە بەڕاستی هاتوونەتەوە پێم وایە ئەم خولەش خولی پێنجەمیش هەر نەتیجەکەی هەروە ئابێت بەو جۆرە ئەبێت. بەڵام ئێمە وەکو فرد لەم کۆمەلگایە وەکو کۆمەلگاکە بە شێوەیەکی گشتی بەردەوامبوونی ئێمە نەلەخشاوی ئێمە لەسەر هەڵوێستەکانمان لەسەر هەڵوێستە چاک ینی لەسەر هەڵوێستە سیاسیەکانمان بە تایبەتی لەگەڵیانە ئەم بەردەوامبوونە بەڕاستی ئەو فیکرە و بیر و بۆچوون و ئەو هەست و نەستەی ئەوان کە پێیان وایە مادام خاوەنی چەکن و مادام خاوەنی پارەن و مادام ئەم وڵاتە تاکوێسر بەدەست ئەوانەوەی کەوات ئەگەر کورسیشان کەم کە ئەم وڵاتە هەر ئەوان خاوەنینی ئەوان زۆر بەرەو پاشەکشە و بەرەو دواوە دێنەوە. ئەگەر ئێوە بۆ نمونە بەبیرتان بێ لە خولی ئەم جارەی پەرلەمانی کوردستانە ئەوان بۆچی هەوڵیاندا پەرلەمانیان تاعتیل کرد؟ بۆچی کاتێک کە کار گەیشتە وەکو بڵێ قایمایی پەنیان بۆ ئەو برکە دەرگای پەرلەمانیان داخست بۆ لەبەرەوە ئەم جارە بەتایبەت هێزی ئۆپۆزیسیۆن کە بە نەفەسێکی ئۆپۆزیسیۆنی و نەفەسێکی ڕەخنە ئامێز ئیشمانەکە لە ناوهۆڵی پەرلەمانە لە پرۆژەکانە لە دەستبردن بۆ بابەتە سیاسیەکانە ئەم هێزە کە هەستیان کرد هێزێکی زیندووە کە هەستیان کرد دەست بۆ دەستورە با دەست بۆ یاسای سەرۆکایەتیە با دەست بۆ سیستەمی حکومڕانی ئەبا دەست بۆ شەفافکردنی داهاتی ئەم وڵاتە ئەبا دەست بۆ علاقاتی ئەم وڵاتە ئەبا دەست بۆ بابەتی چاکسازی ئەبا دەست ئەبا بۆ ئەوەی کە گەندەڵکاران بە سزا بگەێنرێت و ئیلە ئاخری ئەم هەموو بابەتانەی کە دەستمان بۆ بردن هەستیان کرد کە ئەم ئەگەر بەردەوام بێ بەڕاستی عەرشی کە بەسەری دانیشتون کورسیەکانیان لە وەشەک و لە نزیکەکە بتوێتەوە و تووشی ئینکیماژ ببێ و کۆتایی پێبێت. یعنی ئەم جارە لە خولی چوارەمی پەرلەمانە وای لێ هاتبوو هێزی هەرە گەورە ناوهۆڵی پەرلەمانە لە زاویەیەک نرابوو جاری وها بوو تەسریحان پێکرد ئەیان و ئێمە ئێستا کەوتونەتە زاویەیەکەوە کەوتونەتە کونجێکەوە لە ناوهۆڵی پەرلەمان کەواتە لە ڕاستیدا ئێمە ئەبێ بزانین کە ئەمەی کە هەڵبژاردن بژاردەیەکی چاکەوە باشترین بژاردەیە لە هەرێمی کوردستانەوە سوودی بووە بەڵێ سوودی بووە بەڵام ماوێتی بەڵام ماوێتی کاتێک ئەو کاتێک کە ئەو میلەتە بە معنای کەلیمە بێتە مەیدانەوە بە معنای کەلیمە بێت خۆی ڕێگە بگرێت لە تەزویر خۆی ڕێگە بگرێت لە ساختەکانی سیاسی لە نێوان تەسلیم بوون و کۆنڵەدان تەن هەڵبژاردووە بۆ خەباتە بەردەوامن بۆ گۆڕانکاری ئێمە وەکو لایەنێکی سیاسی ئیسلامی ئیسلام سیاسەتی خۆمان ڕاستەوخۆ لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئیستینباطەکەین و هەڵئەهێنجین ئێمە سیاسەتەکەمان پێی ئیسلامە بێ کتاب و سنەی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم ئەوەندەی کە بتوانین بە هیچ جۆرە کۆڵ نادەین دینەکەمان ئەمری پێکردوین کە کۆڵ نادەین ئێمە لە دەعوە بانگەوازمانە لە کاری سیاسیمانە 124,000 پێغەمبەری خوا عليهم السلام ڕێگەکەیان بۆ تەخت کردوین لە بواری کۆمەڵایەتیە لە بواری اعتقادیە لە بواری سیاسیە لە بواری گۆڕانکاری و لە بواری ئیسلاحە کۆڵ نەدان بەرنامەی ئێمەیە فشاری شە بووە لەسەرتان فشارمان فشار زۆر بووە لەسەرمان ئێمە خەڵکیان هەنداکا کە هاتنە ناو قاتی یەکەمی هۆڵی پەرلەمان و بۆ کوشتنی ئێمە خەڵک بە حەربەوە خەڵک بە بیکەیسیەوە خەڵک بە تفەنگەوە بە دەمانچەوە هاتنە ناو هۆڵی پەرلەمان بۆمان هاتنە ناو قاتی یەکەمی پەرلەمان بەڵام بەڕاستی ئێمە بە پێچەوانەوە لە جێوەی ئەو جۆرە فشارانە کۆڵمان پێ بدا و بترسی نا بە پێچەوانەوە ئێمە زیاتر تونتر ئەبین وەکو ئیمامی شەهید سەید قوطب ئەفەرمێ نحن نريد الخير للبشرية مهما آذونا ئەگەر ئەزیێتیشمان بن ئەگەر ئازاریشمان بن ئەگەر لەمپەریش بێتە بەردەمان ئەگەر کۆسپی گەورە بێتە بەردەمان ئێمە خەیرمان بۆ بەشەریەت ئەوێ ئێمە خەیرمان بۆ خەڵکی ئەوێ ئەگەر ئەزیێتیشمان بن ئێمە کۆڵ نادەین بەڕاستی
لێرە ئەو شتە زۆر مهمە ئەو لەتیفەیە زۆر مهمە کە من ئاماژەی پێ بکەم کاک حەکیم ئەویش ئەوەیە ئەوان خەریکی باتیلن ئەوان خەریکی ناحەقن ئەوان سەرگەرمی نادادین ئەوان سەرگەرمی نایاساین ئەوان سەرگەرمی کارێکن کە خوا و پێغەمبەری خوا و خەڵق و مەخلوقاتی خوایشی پێ رازی نییە ئەوان خەریکی دزی و فزین خەریکی وڵات دۆڕاندنن خەریکی وڵات فرۆشتنن خەریکی پترۆل فرۆشتنن بۆ گیرفانی شخصی و حیزبی و کەسی خۆیان ئەوان لەسەر ئەم باتیلەی خۆیان بەردەوامن داوای ئینتیخاباتەکەن ئەڵەن ئینتیخاباتەکەین ئێمەیە کە لەسەر حەقین ئێمەیە کە لە بەرەی گەلین ئێمەیە کە لەگەڵ جەماوەرین ئێمەیە کە هەنگاوێکمان بۆ مەسلحەت و بەرژەوەندی خۆمان نەناوە هەموو هەنگاوەکەمان لە پێناوی ئەو میلەتە هەر ڕەش و ڕوت و هەژارە بووە ئێمە کۆڵ بدەین ئەوان کۆڵ نەدەن چۆن شتی وابێت سوپاس دەکەم مامۆستا مەردین سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە هەر هێزێک بۆ نمونە دەسەڵات لەسەر بنەمای پارە و هێز بەردەوام بێت ئەگەر دەنگی خەڵکی لەگەڵمێت تاکەی دەرفەتیمانەوەی هەیە یاخود بە تەزویر یاخود بە پارە و بەهێز بەزانی خۆی ئەو ئێمە یەکێتی پارتی لە کوردستاندا پەرلەمانیاندا ناوە بەڵام ئەیانەوێت بە ڕووکەش ئەو دەسەڵە ئەو دەستگایە هەبێت ئیدعای دیموکراتی یەکەن بەڵام ئەگەر ئەزمونونەکان بە شێوەیەکی جددی فەحسکەین لەو کاتەیە کە دێتە سەر ئەوەی کە بە ئەزمونونەکانەکەوێتە بەردەم تاقیکردنەوەیکی جددیەوە واز لەو بانگەوازانی خۆیان دەهێنن بەڵام ئەو ئەزمونێکی تازە نییە لە دنیاشدا هیچ کۆمەلگایەک هەموو هێزەکانی وەکو یەک داوای دادپەروەری ناکەن تەنانەت لە سوید و لە بەریتانیاش هەموو هێزەکان بە هەمان ئەندازە و بەرگری لە دادپەروەری و لە ئازادی و لە دیموکراسی ناکەن لە بەریتانیا پارتی کرێکارانی بەریتانیمان هەیە کە بەرگری لە دادپەروەریەکە بەرگری لە ئازادی دەکە پارتی نەتەوەی بەریتانیشمان هەیە کە بێتە سەر حکوم هەموو موسڵمانەکان ڕەنگە هەر دەرکات لە بەریتانیا کەواتە ئەو هێزێکی نادیموکراتە ڕۆژانە گاڵتە بە خەڵکی بێگانەکە ڕۆژانە گاڵتە بە ئاینەکانی ترەکە ڕۆژانە گاڵتە بە کرێکارانی بیانی ئەەکە ئەو هێزە گەر بێتە سەر حکوم بێگومان هێزیش ترس ناکە کەواتە ئێمە هیچ کۆمەلگایەکمان نییە بە هەموو بڕ و ئاراستەیەک هەموو هێزەکان وەکو یەک بەرگری لە دیموکراسی بکەن وەکو یەک بەرگری لە عەدالەت بکەن کوردستان وەکر کۆمەلگایەکی تر کۆمەلگایەکی یەک ڕەنگ و کۆنکرێت نییە کۆمەلگایە کە تایدا بەرژەوەندی جیاوازەیە گروپی جیاوازەیە گوتاری سیاسی جیاوازەیە و ئەو گوتاری سیاسی جیاوازانە نوێنەرایەتی بەرژەوەندی جیاواز دەکەن لە کۆمەلگادا بۆیە گروپێک کە مۆنۆپۆلی ئابووری و سیاسەتیان کردو لە ناو یەکێتی و پارتیدا بەرژەوەندیان لەوەدا نییە کە دیموکراسی لە کوردستاندا بە شێوەیەکی ڕێکوپێک بچێتە پێشەوە هێزەکانی تریش بە جیاوازی دیر و تێڕوانینیان هەڵبەتە بۆ دیموکراسی بەرژەوەندیان لەوەدایە کە دیموکراسی پێشکوێ ئەوە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی گرنگە هێزێکی سیاسی بەرژەوەندی بکەوێتە ئەوەی کە دیموکراسی پێشکەوێت ئەنجا و قازان بکات بۆیە هەموو ڕێگاکان دەگرنە بەر بۆی کە ئێمە بکەوینە بەردەم ئەزمونێکی دیموکراسی ڕاستەقینەوە ئێمە لە ساڵی 92 کە انتخابات دەکەین پەرلەمان هەر بەو فۆرمە ڕۆیشتووە بۆ ئەجێندا و کارنامەیە ڕۆیشتووە کە یەکێتی و پارتی ویستویانە لە یەک ئەزموندا کە ئەزمونێکی گرنگ بوو بۆی ئێمە توانای پەرلەمان تاقی بکەینەوە بەوەی کە بزانین بە فعلی ئێمە پەرلەمان سەرچاوی دەسەڵات و یاسادانانە لە کوردستان ئەوان تەعتیلیان کرد بەڵام شتێکی من ناڵێم ئاساییە چیرۆکی تەعتیلکردنی پەرلەمان چیرۆکێکی کۆنا لە مەگناکارتاوە دەست پێکا لە بەریتانیا لە ساڵی 92 بۆریس یێلسن لە ناو مۆسکۆ پەرلەمانی رووسیای تۆپباران کردەوە هەموو من بیرم دێت نازانم مامۆستاش بیری بێت ساڵی 92 بۆریس یێلسن دژی پەرلەمان وەستایەوە لە دوای ئەوەی کە ئەزموونی کۆمۆنیزم شکستی خوارد لە رووسیا پەرلەمان دژی بۆریس یێلسن یاسای دەرەکرد ئەوان بە دەوابەت تۆپبارانیان کرد کەواتە ئێمە نابێت چاوەڕێ ئەوە بین هەموو هێزەکان ئێمە پەرلەمانمان چەند بۆ گرنگە هەموو هێزەکان بە هەمان بڕ و ئەندازە بۆیان گرنگ بێت ئێمە چەند دادپەروەریمان بۆ گرنگە هەموو هێزێک بە هەمان بڕ و ئەندازە بۆی گرنگ سەرەوەی بۆنەوە پارە و هێزی چەکدار تاکەی دەبنە فریاد ڕست بۆ دەسەڵاتانەی کە بۆن مەسەڕی سەختەکاری بەردەوام لە دەسەڵات ئەزانی هێزێک کە پەنا بۆ ساختەکاری دەبات لە بنەڕەتەوە گومانی لە شەرعیەتی خۆی هەیە چونکە ئەگەر ئەو دڵنیا بێت ئەیباتەوە چ پێویستی بە ساختەکاریە یەکێتی و پارتی هیچ گومانیان نەبێت لەوەی کە لە پرۆسێسێکی دیموکراتی و ئازاددا دەیبنەوە چ پێویست دەکات بچین ساختەکاری بکەن هەتا لە گەمەیەکی منداڵانەشدا کەسێک بزانێت ئەیباتەوە چ پێویست دەکات ساختەکاری بکات کەواتە خودی ساختەکاری لە ڕووی فەلسەفیەوە بێئیمانیە با شەرعیەتی ئەخلاقی و سیاسی خۆیان لێرەوە بەڵام ئەو گەمەیە
ممکن نییە هەتا سەر درێژە بخانێ من پێم وایە ئەو هێزانی کە نەیاری یەکێتی و پارتین جارێک گرنگە لەسەر کارنامەیەک پێک بێن ئەگەر لەسەر لە ناو لیستێکیشانە بێت بە خۆشحاڵیەوە نزیکبوونەوەیەکی زۆر هەیە لە نێوانی هێزانەدا بەڵام هەندێک خاڵدانن کە یەکەم لاوازکردنی یەکێتی و پارتی طبعاً ئەو دوو هێزە لە ناو ناچن و هیچ نابێت ئێمە دید و تێڕوانینێکمان هەبێ بۆی کەمانەوە هێزان لە ناوچن ئەو هێزانە ئەگەر دیموکراسی پاک و بێگەردی شەبێت خەڵکێک ئەبێت بەرگریان لێ بکات بەڵام بەو ڕێژەیە نابێت کەواتە ئەو حەزمی کە هەیەە حەزمی ڕاستەقینەی خۆیان نییە گرنگە ئەو هێزانی کە نەیاری یەکێتی و پارتین هەوڵ بدەن کورسی زۆر بێن و دەنگی خەڵک زۆرتر بەدەست بێنن بڕوا بۆ ئیدعا و قسانە نەکەن کە بڵێن ئێمە یەک کورسیش بێنین هەر حکوم دەکەین ئەوە نایخوات چونکە لە سیرالیۆن حکوومەتی سیرالیۆن حکوومەتێکی نادات پەروەر بە حکوومەتێکی سیستەمکار بوو ئۆپۆزیسیۆن هات بردیەوە و ڕاستە دەسەڵاتی تەسلیم نەکرد بەڵام ئەزمەیەکی گەورە لە سیرالیۆن دروست بوو UN تەدەخولی کرد هەموو دنیا تەدەخولی کرد کەوتە مفاوەزاتەوە بۆیە ئەوەی کە لەولا ئەو قسەیە دەکەن ئەوە بەشێکە لەو گەمەنا دیموکراتی کە دەیکەن دایانەوێ نارەکانیان ساردکەنەوە دایانەوێ وا هەلومەرزێکی سایکۆلۆجی نفسی بخۆڵقێن بەوەی کە خەڵک پێی وابێت بە هەڵبژاردن هیچ ناکرێت من ئەڵێم نەخێر هەتا ئێستا خەڵکی کوردستان بە هەر هۆکارێک بێت زۆرینەی پەرلەمانی نەداوەتە هێزە نارەکان با زۆرینەیان بداتێت تاقیەتی و پارتی تاقی کراونەتەوە چی دەبێت ئەگەر نارەکانی تریش تاقی کراونەوە نەخێر بە چی تاقی کراونەوە هەتا ئێستاش کۆمەڵی ئیسلامی 6 کورسی دراوەتێ بزوتنەوەی گۆڕان لە باشترین حاڵەتی خۆیان 25 کورسی دراوەتێ بن نمونەیەکتان بۆ جەرمەوە ئێستا بینەرانج دەبینن جارێک لای کاگنووشیروان بۆم پیاوێک هات وتی کاگنووشیروان ئێوە بۆ ئەوە ناکەن و بۆ ئەوە ناکەن و بۆ ئەوە ناکەن کاگنووشیروان وتی کاکە ئەو شتانەی تۆ ئێڵەی بە 6 کورسی ئەکرێ بە 25 کورسی ئێمە ناکرێت کەواتە مەسلەی کورسی شتێک نییە مەسلەی توانا و دەندەر شتێک نییە ئێمە بەکەمی بگرین و من دڵنیام ئەگەر ئەوانە دەسەڵاتیش تەسلیم نەکەن ئەزمەیەک دروست دەبێت کە ئێمە بە تەواوەتی خاتە بەردەم قۆناغێکی گرنگەوە و هیوادارم دەنگدەران و هاوڵاتیانی کوردستان کە ناڕازین بەو بارودۆخەکە بێگومان بارودۆخێکی سیستەمکارانەیە تەسلیمی ئەو جۆرە لە شەڕی نەفسی نەبن بۆی کە بڵێن ئێوە بیشی بنەوە نەخێر ئێوە هاوڵاتیانی کوردستان بیبنەوە بە ئێمە ئەکەوینە بەردەم بارودۆخێشترەوە بەڵێ سپاس دەکەم کاکتۆر ناوبڕێکمانێ دوێ ناوبڕەکە دەگەن بۆ لای بەڕێز بڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان دکتۆر هەورەمانە گەبگەرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی ئەگەر دەسەڵات لە ماوەی 27 ساڵی ڕابردوو بە ئومێدی بڵاو کردێتەوە لە ڕێەوەی کە سەختەکاری بکات
یاخود بڵێن تەزویر بکات مڵکی گشتی بەکاربێنێت لە هەڵبژاردن پێ دوای ئەم ناومێدیە لە خزمەتی خۆی دەیەگەر هاوڵاتیان بێومێد بن بۆنم لە پرۆسەی هەڵبژاردن ڕاستیە کە ئەوان طبعاً هەموو وەسیلەیەکیان گرتووەتە بەر بۆ ئەوی کە بۆ مانەوەی خۆیان لە کورسی دەسەڵات جاری وایە بە ناومێدبوونی خەڵک و بە شتی دیکە ئەنواعی وەسائلیان بەکارهێناوە لە هەرێمی کوردستانە لە ئەو ئەزمموی کە بینیومانە لە ماوەی زیاتر لە چارەکە سەدەیەک خۆی ئەگەر ئەو دەسەڵاتە لە ڕاستیدا ئەگەر ژیری هەبێ و عەقلی هەبێ و هزر و ینی دڵسۆزی بۆ خۆی و بۆ حیزبەکەی و بۆ میلەتەکەی و بۆ نیشتیمانەکەی تەواو بێ نابێ مەسلحەتی خۆی لە بێهیواکردنی خەڵکا ببینێتەوە بەڕاستی چونکە بۆ لەبەر ئەو خەڵکە ئەگەر بێهیوا بوو هەتا ماوەیەک بەڕاستی ئەوە سنوورێک دانێ بۆ ئەو دەسەڵاتە ئەو خەڵکە ئەگەر بێهیوا بێ دەسەڵات لە قازان ژینێ بەڵکو زۆر لە زەرەرێتی با ئێمە سەیری ئەزمون کەین التاريخ يعيد نفسه سيري ميجونك سيري واقعي أو واقعي معاصر وسردمي خومان كين أو ده صلاة داراني كخومان بشاي خومان بنيمانا كسيكي وكو رجيمي بعسي فاشيست صدام وڵاتەکەی خۆی فشاری دروست کرد فشاری دروست کرد لە انتخاباتەکانیش لەوانەیە هەندێکیان لە سەدا 99 لە سەدا 95 لە سەدا 98 یانێنا بە تەزویر و تەزویرکاری بەس ئایا بەردەوام بوو ئەزانیشی لێ هاوزانە خەڵک کە على كل ضغط يولد انفجارا خۆ خەڵک کاتێکە بێهیوا ئەبێ کە خەڵک بێهیوا ئەبێ ئیتر وا نەزانە کە بێهیوا ئەبێ لە ماڵی خۆیان پاڵ ئەداتەوە شتیوان نییە خەڵک خوای گەورە ئینسانی وا دروست کردووە بەردەوام لە شتێک بێ هیوا ئەبێ بەڵام هیوای لە کونێکی ترەوە بۆ دروست ئەبێ بەڵام ئەبینی وەزعەکە یعنی کاتێککە تۆ نایڵی بە شێوەیەکی طبیعی خۆی بێتە پێشەوە بە شێوەیەکی ناتەبیعی دێتە پێشەوە ئەو کاتە وڵاتەکە ئەشێوێ دەسەڵاتەکەش بۆ خۆی تووشی فەتەراتە بێ و کۆتایی پێدێ و نەخۆی قازانجەکانە وڵاتەکەشی قازانجەکە تۆ لە شاخێکەوە کاتێککە کانیاوێت لە ڕێگێکی خۆیەوە لە دەمارێکی طبیعی خۆیەوە ئەهێڵی بێتە دەرەوە لە شوێنێکی زۆر گونجاوە لە شوێنێکی زۆر چاکە ئەم کانیاوە دێتە دەرەوە و خەڵکی سوودی لێبینێ بەڵام ئەگەر بێ ئەم کانیاوە چیمەنتۆیەکی بۆ بێنی وەسیلەیەکی باشی بۆ بێنی بەردی بۆ بێنی جوان کەپتیکە نێڵێم ئاوە بێتە دەرەوە ئەم ئاوە لەم شاخە هەر ئەمێنێتەوە دەمێنێتەوە لەم شاخە پەنگە خواتەوە نا پەنگە خواتەوە کاتێکە زانی لە کون و کوژبنێکی تر دێتە دەرەوە ئەوەندە ناتەبیعیە لەوانەیە خەڵک سوودی لێ نەبێت لەوانێت بە شێوەیەکی ناتەبیعی بێتە دەرەوە خەڵک کە بێ هیوا ئەبێت نەخێر لە مەسلحەت و بەرژەوەندیان نییە ئەگەر عاقڵ بن ئەگەر ڕەشید بن بەڵێ دەسەڵاتداران لە مەسلحەتیان نییە کە خەڵک بێ هیوا بێ چونکە خەڵک بێ هیوا بوو لە عەمەلی سیاسی بیر لە شتی تر ئەکاتەوە تۆ سەیری سووریا کە بزانە چ مەئساتێک دروست بووە لە سووریا وانە سەیری وڵاتی یەمەن کە بزانە چ مەئساتێکی تیا دروست بوو سەیری عێراقی خۆمان کە بزانە دەسەڵاتدارەکانی چیان لێ هات و سەیری باقی وڵاتانی بەڵام ئەگەر بۆ کورد مەوداش بێت دەسەڵات ئامانجیەوەنی خەڵک ناومێت بکات بۆ دەسەڵات لەوانەیە بەڕێزوت ئەمە دەرگایەکی مەترسیدار بەسەر خۆی دەکاتەوە بەڵام ئامانجی شێوەنی واشی نەکردووە ینی بۆ نمونە هاوڵاتیان بێومێت بن لە پرۆسە بژارن خۆی لە ڕاستیدا وەکو ئەرزم کردن ئیشی کردووە لەسەر ئەوە چۆن ئیشی نەکردو ئێستا دەسەڵات کاتێکە پۆلیسێک دانێ لە سەیتەرەیەکە بە سەرۆکی پەرلەمان ئەڵێ زەحمەت نەبێ بگەڕێرەوە ئەمە بۆ ئەوە نییە کە خەڵک بێ هیوا بکات لەوەی کە ئەمە بۆ ئەوە نییە کە بە خەڵک بڵێ ئەگەر تۆ دەنگ بدەیت هەتاوەکو بە دەنگدانەکەت سەرۆکی پەرلەمانیش بیتە ناو هۆڵی پەرلەمانەوە سەرۆکی ڕەسی پەرلەمانەکەش بەدەستەوە ئێمە بە پۆلیسێک ئەتوانین کە تەعتیلی کەین بەڵام ئایا ئەمە لە قازانجێتی ئایا ئەمە لە بەرژەوەندی ئەم دەسەڵاتەیە نەخێر کاکە ئەو پەڵەیەکی ڕەشە لە مێژووە هەر ئەمێنێتەوە هەتا بێت جیل لە دوای جیل ئەجیال بۆ خۆیان باسی ئەکەنەوە تاریخ باسی ئەکاتەوە وەکو هەموو جار من ئەڵێ مەگەر سەیری مەتحەفەکانم کەی مەگەر لە مەتحەفەکانە نمونەی ئەم جۆرە دەسەڵاتە و ئەم جۆرە تەعاملانە بەڕاستی ببینیتەوە پێ دوای سەبەز لە مۆزەخانەکان نمونەی ئەم دەسەڵاتە ماوە وەڵا ئەو لە مۆزەخانەکان بۆ چونکە ئەوانە کە وەکو ئاماژەم پێگەر هەموو تیاسون و وڵاتەکەی خۆشیان سەری خۆشیان خوارد سەری وڵاتەکەی خۆشیان خوارد بەڕاستی وڵاتەکەی خۆشیان تەدمیر کرد جا بەیت القەسید ئەوەیە کە ئەوان بڵێت بەردەوامی شەکە لەسەر بێهیواکردنی خەڵک بەڵام لە بەرژەوەندیان نییە خەڵکیش دەبێ بێهیوانە بێت بەڕاستی خەڵک دەبێ بێهیوانە بێت بۆ چونکە بێهیوایی شتێکی زۆر خراپە ئایا بێهیوابوون هیچی لێ هەڵ ئەقوڵێت هیچ گۆڕانکاری دروست ناکات هیچ گۆڕانکاری دروستەکە ئایا خەفەت خواردنی زۆر
هیچ غائبێکی بۆ ئێمە گێڕایەوە هیچ ونبوویەکی بۆ ئێمە گێڕایەوە بەس بە خەفەت خواردن ئایا بە گریان و شین و واوەیلا هیچ کەسێ لە ناو قەبرستانەکانەوە زیندوو بوویەوە هاتەوە ناومان نەخێر کەواتە ئێمە خوا فێری کردوین رب العالمین فێری کردوین پێغەمبەر ئیسلام صلی الله عليه وآله وسلم کە خوای گەورە فەرمێ وەلەکم في رسول الله أسوة حسنة ئەم میلەتە ئێمە میلەتێکی موسڵمان خوای گەورە پێغەمبەر ئیسلامی کردو بە مامۆستای ئێمە بە مامۆستای مامۆستاکان بە مامۆستای بەشەریەت لە هەموو بوارە لە بوارەکانی ژیانە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم قەد مەویز بووە پێغەمبەرێکی وەکو نوح عليه السلام فلبث 1000 سنة إلا 50 عاما 1000 ساڵ إلا 50 لێ دەرکانی 950 ساڵ میلەتەکەی خۆی بان کردووە قسەی لەگەڵا کردوون دواندونی بەڵام ئایا تووشی یەئس بووە تووشی یەئس نەبووە کەواتە گەورەترین زەرەر ئەو یەئسەیەکە ئەگەر مجتەمع تووشی بێ بۆ لەبەر ئەو یەئسە ئەگەر دەرمان بوایە ئەگەر هەتوانی برینەکان بوایە پەنامان بۆ بر بەڵام بە پێچوان و برینەکان قوڵتر ئەکاتەوە. سپاس دەکەم مامۆستامەرین سەبارەت بە بێئومێدی پێ وایە بێئومێدی چارەسەر نیە بۆ ئەم دۆخە گەر هاوڵاتیەک بۆ نمونە بێئومێد بوێ لە دەسەڵات یاخود تووڕەیە لە یەکێتی و پارتی و لە ئەزمونونەکەی بێئومێدی چارەسەرە یاخود ئەوە باشترین ڕێگەی کەم تووڕەیە لە ڕێگەی سندوقەکانی هەڵبژاردن دەرببڕێت. ئەزانی جارێ وەگوتمان ئەوان دیدێکی کورتبینانە یەکێتی و پارتی دیدێکی کورتبینانە و ناستراتیزیان هەیە بۆ کێشەی کورد بۆ حکومداریش. ئەوان ئێستا ئیش لەسەرەوە دەکەن کە هاوڵاتیانی ئێمە بێئومێد بن نەچن بۆ دەنگدان بەڵام ئەوە وەک مامۆستا فەرمووی هەوڵدان ینی وەک بڵێ گرێوێکی زۆر کورتبینانەیە ڕاستە ڕەنگە لەم هەڵبژاردنەیە خەڵک نەچن بۆ دەنگدان نائومێد بن بەڵام خۆ دەرفەتێکی گرنگە بۆ یەکێتی و پارتیش کە هێزە معارزەکان هێزی مەدەنین هێزی ناتوند و تیژن تەنانەت هێزە ئیسلامیەکانیش تەبەنی فکری تونند و تیژی و شەڕ و ئاشوب ناکەن لە هەرێمی کوردستاندا بە پێچەوانەی زۆر وڵاتی ترەوە ئەوە هەم لە قازانجی یەکێتی پارتی ئەگەر دیدێکی استراتیزیان بۆ کێشەی کورد هەبێ هەم لە قازانجی کۆمەلگای ئێمەشەکە هیچ هێزێک تەبەنی تونند و تیژی نەکردووە بەڵام خۆ ئەوە بارودۆخە مەرجنی هەراوا بەردەوام بێت خۆ خەڵک نییە مەرجنیە خەڵک ئەگەر هەر نائومێدیکەی هەر تەزویری بۆ بکەی هەر بێمافیکەی هەر نادەرپەروەی بەرامبەر بنوێنی هاوڵاتیەک ئەگەر بۆەوەی بێ بە کارگوزارێک لە شوێنەگە بێت تەسکی یەکێتی و پارتی پێ بێت خەڵک بۆینێ دوکانێکدانێت لە هەولێر ئەگەر تەسکی یەکێتی مەرجنیە ئەوە هەر نائومێدی هەر بە نائومێدیەکە کۆتایی پێبێت بەڵکو ڕەنگە خەڵک بیر لە میتۆدی بەرەنگاربوونەوەی تر بکاتەوە کە لەو حاڵەتەیە هەم لە قازانجی پارتی نیە و یەکێتی نیە هەم لە قازانجی کۆمەلگای ئێمەژ نیە دەرگا بەڕووی دۆزەخە بەڕووی هەموماندا ئاکاتەوە بۆیە یەکێتی و پارتی ئەگەر فعلەن لە خەمی کوردستاندان دەرفەتێکی باشیان بۆ هاتۆتە پێشەوە هەم بۆ کۆمەلگای ئێمە هەم بۆ ئەوانیش بەوەی کە ئێمە بەراتە قۆناغێکی تری گرنگەوە چونکە کێشەی کوردستان بۆ هەموو هێزانە گرنگە بۆ هەمومان گرنگە بۆی کە ئێمە باتە قۆناغێکی ترەوە بەبێ ئەوەی هاوڵاتیانی ئێمە زیان بکەن بەبێ ئەوەی ماڵک بڕوخێ بەبێ ئەوەی خەڵک بکوژێ بەبێ هیچ کێشەیەکمان توش بێت کەواتە چی بۆ وڵاتیان دەڕێ ڕەنگە ئێستا بێئومێد بوو بن بڵێن باسی بایکۆت بکەن باسی مەسەلەی بەشداری نەکردن بچیان پێڵێنی پێیانت بویان چییە؟ ئەمە چارەسەرە ئەگەر ناڕازی بیت؟ ئەزانی ئێمە جارە دەنگدان مافێکە هەموو هاوڵاتێک ئەتوانێت ئەو مافی خۆی بەکاربێنێ بارکیشی نبینی بەڕێزت جارێ من لە ڕووی یاساییەکەوە بڵێن ینی مافێکە تۆ توانی و مافەت بەکاربێنی ینی ئەرکە و مەسلەیەکی ئەخلاقی ئێمە لە دیوە قانونیەکەی بەڕێی من ئەرکە وەک مەسلەیەکی ئەخلاقی بەڵام ئێمە کە دێنە سەرەوەی وەک ئاشتێکی یاسایی کەس ناتوانێت ملاحقەی تۆ بکات لە بەرەوەی ناچی دەنگ دەی کەواتە مافێکی خۆتە ئەتوانی بەکاری بێنی یان بەکاری نهێنی بەڵام نەچوون بۆ دەنگدان یعنی جۆرێکە لە بەشداری نەکردن لە پرۆسێسی سیاسی کەسێکیش کە لە پرۆسی سیاسی بەشداری ناکات دەبێت تحملی ئەوە بکات یان قسەیەکی کۆنی ئەفلاتون هەیە هەر کەسێک بەشداری سیاسی ناکات حەقی بەسەر سیاستەوە نییە ئەبێت تحملی ئەوش بکات کە ببورن گەمژەکان حکمی بکەن کەواتە کە هاوڵاتێک ناچێ بارچی خۆی نازانێت دەنگدان بۆی گرنگ نییە دەنگدان نەکریان ناکرێت کەواتە بە شێوەیەکی ناڕاستە خۆ قبوڵی ئەوەی کردووە کە بۆی گرنگ نییە هەر کەسێک حکمی دەکات با حکمی بکات بۆیە ئەو هاوڵاتیە ڕەنگە لە ڕووی ئەخلاقیەوە حەقی کەم بێتەوە بۆی کە زۆر گلەی بکات ئەوەی کە سیستەمە سیاسەکەی ئەو کەسانی بەڕێوەی دەبن نادەرپەروەرن خراپن بەدکارن یان بەدکارنین چونکە کەمترین شت لە
لەم بەشداریە کە هاوڵاتێک بیکە ئەوەی لە 4 ساڵدا بچێت دەنگدات و ئەو 4 ساڵە ئەو هاوڵاتی نیو ساعتی خۆی تەرخان کرد بۆی بچێت دەنگدات شتەکان دەگۆڕێت من قەنەعەتم بەوە نییە شتەکان ناگۆڕێت ئەگەر ئۆپۆزیسیۆن لە باتی ئەوەی گۆڕان 25 کورسی هەیە و کۆمەڵ 6 کورسی هەیە و یەکگرتو و 10 کورسی هەیە ئەگەر هەریەکەی 5 کورسی 10 کورسی تریان زیاتر هەبووە بە تەواوەتی ئێمە کەوتنی بەردەم بارودۆخی خێشترەوە بۆیە بژارەی بایکۆت بژارەیەکی هیچ من لۆجیکێکی تیان نابینم ڕاستە وەگوتم مافە هاوڵاتێک دەتوانێت بیکات بۆ هێزی سیاسی بایکۆت لە پرۆسی سیاسی لە ئێستا انتحارێکی سیاسیە بۆ هاوڵاتیانیش پیشان نەدانی بەرپرسیارەتیە کە بە بۆچوونی من پیشاندانی بەرپرسیارەتی بەرامبەر بە وڵاتەکەی خۆت بەرامبەر بە کۆمیونیتەکەی خۆت مەسلەیەکی یەکجار گرنگە. باشە بەزت لە بەردەم نەچوون و بێهیوابوون و ڕۆشتن بۆ دەنگدان و نەچوون بۆ دەنگە چی دەگۆڕێ بۆ نمونە ئەگەر خەڵک زۆر بچێت و کەم بچێت چ جیاوازێکی هەیە؟ جارە لە ڕووی ڕاضیەتەوە جیاوازی زۆرە چونکە کە تۆ ناچی بۆ دەنگدان یەکێتی و پارتی ئەمانە تەنزیماتە حزبین بەش ئاراستەکراون و ئەچن بە ڕێژەیەک بەشداری دەکەن هەتاکو ڕێژەی دەنگنەدان لە ناو معارەزە کەم بێتەوە ئۆتۆماتیک بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ڕێژەی ئەوانی تر بەرزترە بێتەوە. ئایا هاوڵاتی ئێمە ئەوە خواستێتی کە یەکێتی و پارتی هیچ لەمپەرێک نەبێت لە پەرلەماندا لە بەردەمیاندا و ناشبێ ئەو من بە بۆچوونی من نابێت ئەو شتە زۆر پەری پێ بدرێت کە ئەی پەرلەمان چەند ساڵە چی کردو پەرلەمان زۆر شتی گرنگی کردووە هەر بۆ نمونە من بەسیترین شت ئەو یاسای کۆمیسیۆنی هەڵبژارنەکان کە یەکەم جارە سەرپەرشتی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان دەکات بە شێوەیەک بەڕێوە دەچێت کە زۆر ئیشەکان باشترە من لەگە کۆمیسیارەکان قسەم کردووە تۆماری دەنگدەرانی ئێمە بە جوهدی و کۆمیسیۆنە تا ڕادەیەک باشتر کراوە لە لەوانەی پێشوو ڕاستە تۆماری دەنگدەران هێشتا پاک نییە بێگەرد نییە بەڵام ئەگەر تۆزێک پاچێک هەبێت بە جوودی و کۆمیسیارانەیە کە لە بە حزبەکانی تر متمانی پێداون و لە پەرلەمان متمانی پێداوە بۆیە هەندێک شتی تر هەیە لە پەرلەمان کراوە لە دەرەوەی ئیرادەی پەرلەمان تعتیل کراوە ئەژینە مەسلەیەکی یەکجار گرنگ بوو مەسلەی سەرۆکایەتی هەرێم هاتەنە و پەرلەمانەوە و توێژی جدی لەسەر کرا مەسلەی یاسای خانەنشینی کە پێشتر ئیهمال کرا بوو قسەی لەسەر کرا سندوقی نەوت و داهاتەکان ئەوانە هەمووی مەسلەی زۆر گرنگن بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە مەسلەی زۆرترین بەشداریکردنی خەڵک تا چەند بەشداریکە گرینگە و بەدیلی مەسەلەن بەشداری نەکەن چییە پێ دوایە ئەگەر خەڵک گۆڕانکاری نەکات بێموچەی ناشەفافیت لە داهاتینەوت تاڵانی سەرەت و سامان هێرێن بەردەوام دەبێت خۆی لە ڕاستیدا کاک حەکیم من ئەمەوێ بۆ بابەت ئاماژە بە نقطەیەکی خاڵک بکەم ئەوش ئەوەیە کە ئێمە ڕاستە خۆ میلەتی خۆمان ئەدوێنین باستی بەتابەت ئەوانیان کە بێهیوا بوون ئەوانیان کە دەڵێن بایکۆتەکەین ئەوانیان کە دەڵێت دەنگ نادەین ئێمە یعنی ئەتوانین ڕاستە خۆ حەوتیەوە لە بینمانانێ پرسیارکەین ئایا من پیان ئەڵێم بەڕاستی ئەگەر ڕازین بەم واقعە ئەگەر ژیانێکی خۆشتان هەیە ئەگەر داهاتی ئەو وڵاتە کە ئێمە بەسەر بەحری نەوتەوەین دەبوو ژیانی ئێمە ئێستا زۆر لە ژیانی هاوڵاتەیەکی قەتەری هاوڵاتێکی ئیماڕاتی هاوڵاتێکی ئەوروپی خۆشتر بواە ئەگەر بەم جۆرە ژیانە ڕازین لە کاتێکە کە ئەم وڵاتە خاوەنی ئەم داهاتە گەورەیە ئەم ئاستی ئەم ڕێژەی ئیحتیاتی پترۆلە زۆرەیە ئەم وڵاتێکە خاوەنی زەوی و زارێکی کوشت و کاڵی پاک و گەورەیە ئەم وڵاتێکە خاوەنی ئاوێکی شیرینی گەورە و جوان و پاک و بێگەردە ئەم وڵاتێکە خاوەنی خەیر و خێراتەکانی هەر باز ناکرێن کە لە هیچ وڵاتێکە بڕوا ناکەم وەکو کوردستان خوای گەورە خێر و خێراتی تیانیشتەجێ کرد بێت بۆ خەڵقەکەی کە ئەبێ ئیستیفادەی لێ بکە ئەگەر ڕازین بەوەی کە ئەم خێر و خێراتە تەنها نەک حیزبێک تەنانە من لێرە لەگەڵ ئەوانەی کە یەکێتیشن لەگەڵ ئەوانەی کە پارتیشن لەگەڵ ئەوانەی کە دەنگ بەوانە دەن ئەندامیەوە لەگەڵ ئەوانی شاقسەکەم یانی ئێوە بە ژیانی خۆتان ڕازین ینی بۆ ڕازیت بەوەی کە تۆ لە کرێچیا بیت بەڵام بەرپرسەکەت ملیۆن لێر بێت کاکە من کەسوکاری شەهیدان والله ژنی شەهید تەلەفۆنی بۆ کردوم لە ڕۆژە پێش دەژن وتوێتی مێردەکەم لە فڵان شوون کە ئێستا ناوی بێنم هەمویان ئەشی ناسن و ئەزانن کێشە و کەیش
گیانی لە دەستداوە کەی شەهید بووە کە ڕۆشتم سەردانم کردوون سیرەکەم هەموو مناڵی بچوو بچووکی هەیە 4 مناڵی بچووکی هەیە دینارێکی پێ نەبووە کە بڕات چێشت بکڕێ بۆ سبێنێت کراسی بکڕێ بۆ مناڵەکانی کاکە خۆ ئێمە ئەم شۆڕشە ئێمە ینی بۆ ئەوانیشە ئەم داوای چاکسازیە بۆ ئەوانیشە بەڕاستی ئەوانیش لەناو حیزبەکانیانە بنە ماڵەیە قلەیەکی زۆر کەم ژیانیان خۆشە میلیۆنێر ئەوانی تریش مەزلوم و داما و قوربەسەن لە ئاستی ئەوانانین 180 پلەیان فەرقە کەواتە من ئەوە ئەڵێم ئەگەر بە ژیانی خۆتان ڕازین ئەگەر ژیانی خۆتان لە ئاستێکی زۆر باشە ئەبینەوە عەدالەتێکی باش لە کوردستانە هەیە حکومڕانێکی عادلان لە کوردستانە هەیە کاکە بڕۆ دەنگیان بەر یام هەر دەنگ مەدە و بڕۆ بایکۆت کە بڵێ لە ماڵۆدا ئانیشم بەڵام کاکە ئەگەر حیات ئەگەر ڕازینیت بەم زۆرە ژیانە کە هەروایشە ئەوە بێتە پێشەوە بەردەوامی تاکو گۆڕانکاری دروست بکەین ئێمە سپاس دەکەم مام سەدەقەیەکیش بۆ بەڕێستان پێ دوێ نەچوون بۆ هەڵبژارم بەردەوام بوون ئەم دۆخێ لە بێ موچەی بێکارەبایی بێئاوی بە کورتی بێ سپاس دەکەم من هەروەن ئەڵم ئەگەر چوون بۆ دەنگدان ئەگەر هەر ئەوەش سیریکەین هیچ زەرێکی نییە هیچ زەرێکی نییە هەر چۆنێکلێکی بیتەوە بەڵام نەچوون بۆ دەنگدان بەلانی کەمەوەتوانین و توێژ لەسەرۆ بکەین کە ڕەنگە هەندێک زەرری هەبێت بۆیە بۆ چوونی من بەرپرسیارەتی پیشاندانە و ئەرکە و شتێکی زۆر باشە کە هاوڵاتیان بچن بۆ دەنگدان تاقیب بکەنەوە بەشداری سیاسی بکەن لە 4 ساڵ ئەو دەرفەتیان هەیە کە بەفعلی بە یەکێتی و پارتی بڵێن نا بۆیە من هیوادارم بچین بۆ دەنگدان و سارد نەبنەوە و ئەو پرۆسی گۆڕانکاریش پرۆسێکی یەکجار دوور و درێژە و هیشە و ڕۆژێک نییە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان ماردین ئیبراهیم مامۆستای زانکۆ دکتۆر هەورامان گەچینە ئەندامی پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.